گیرکاری خاکی کوردستانە و ئەوە خۆی لە خۆیدا مەترسیەکی زۆر زۆر گەورە لەسەر خاکی کوردستان و ئەو دەستکەوتانە کە هەمانە کە بە تێکۆشانێکی چەندین ساڵە بە سایەی خوێنی هەزاران شەهید و ڕۆڵەی گەلەکەمان بەدی هاتووە. ئێمەش وەکو ئەرک و بەرپرسیارەتیەکی هەموو لایەنەکان دەبینین ئەمڕۆ پاراستنی ئەم دەستکەوتانە بکەین لە بەرامبەر دژمنان و داگیرکەران بە یەک دەنگ و یەک ڕێزی بوەستینەوە. دیارە ئێمە ماوەی نزیکەی 20 ڕۆژە لە باشووری کوردستانی لە هەولێر لە سلێمانی لە ناوچەکانی تر وەک خانەقین و ئەمڕۆ لە هەورەمان چاوپێکەوتنمان ئەنجام داوە کوبوونەوەی گەلمان ئەنجام داوە بۆ ئەوەی لەسەر گرنگی و هەستیاری ئەم ڕەوشە بوەستینەوە و چۆنێتی بتوانین بە یەک ڕێزی خۆمانەوە بە یەک دەنگی خۆمانەوە خاکی کوردستان بپارێزین. دیارە ئەمڕۆ دژمنانی گەلەکەمان چاویان هەڵنابڕێ کە گەلەکەمان لەسەر خاکی خۆی ژیان بکە، ژیانێکی ئازاد هەبێ بە شێوەیەکی تەبایی بە شێوەیەکی برایەتی لەگەڵ هەموو گەلانی دیکە و پێکهاتەکان هەموو پێکەوە لەسەر خاکی کوردستان ژیان بکەن. لەبەر هەندێ بە بەهانەی جودا جودا هێرشی بەرفراوانیان کردووە. دیارە ئەو داگیرکەریە ڕۆژ بە ڕۆژ بەرەو ئاقارێکی تر دەچێت، مەترسی زۆر گەورەیش هەیە. دژمنانی گەلەکەمان و تایبەت دەوڵەتی تورکیا بەنیازی ئەوەیە سنوورەکانی خۆی فراوانتر بکە لەسەر حیسابی خاکەکەمان خاکی کوردستان. ئەوە خۆی لە خۆیدا وا دەکە کە ئێمە هەمومان بە حزب و لایەنە سیاسیەکانەوە بە دەستگا حکوومیەتەکانەوە بە ڕێکخراوە مەدەنیەکان و هەروەها کەسایەتی ناو کۆمەڵگا و هەر تاکەکی کورد ئەمڕۆ خۆی بەرپرسیار ببینێ لە بەرامبەر ئەو ڕەوشەکە ئەمڕۆ هەیە. دیارە ئێمە دەزانین کێشە و گرفت هەیە، چ کێشەی ناوخۆیی بێ ناوکوکی لە بینی لایەنە سیاسیەکان بێ، کێشەی کۆمەڵایەتی اقتصادی هەموو لەو چەشنە زۆر زۆر هەیە. ئەوە بابەتەکە دەبێت ئێمەش بە وردی لەو بابەتانەیش تەماشا بکەین و ڕوون بکەینەوە و هەروەها لە دوای چارەسەریش ڕوو بگەڕێینەوە. بەڵام ئەوەی کلیلی چارەسەریە لە ڕۆژی ئەمڕۆمان یەکڕێزی و یەکگرتنی گەلەکەمانە وەکو گەلی کورد وەکو هەموو پێکهاتەکان کە ئێمە لەسەر خاکی کوردستان ژیانەکەین. دیارە ئێمە بەڕاستی بەڕاشکاوی پێتان بڵێم نیگەرانیەکە ئەوە بوو کە لە ئاستی ئەو مەترسیانە ئێمە باسمان کرد و دیارە جەنابتان هەمووتانیش پێداچوونەوەتان هەیە لە بەرامبەر ئەو مەترسیانە بە پێویست وەڵامدانەوە یانیش ڕەنگدانەوە یانیش کاردانەوە نەبووە. بەش ناکە تێرێ ناکە کە ئەمڕۆ هێرشێکی دڵندانە زەهنیەتێکی فاشیستی ئەمڕۆ هاتوتە سەر خاکەکەمان. لەبەر هەندێ ئەمڕۆ دەڵێن پێویستە هەمومان خاوەن هەڵوێست بین لە بەرامبەر ئەو ڕەوشەکە ئەمڕۆ دەگوزەرێ. پێگە و ناوچەکان زۆر گرنگە لەلای بۆیە لێرەوە بە ناوی کۆنگرێ نەتەوەی کوردستانەوە بە خێراتنی سەرجەم هەواڵان و دۆستان